دەرهاویشتەکانی ڕیفراندۆم و بە تایبەت ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر کە سەرنجامەکەی بە تەسلیمکردنی کەرکووک و تەواوی ناوچە جێناکۆکەکان بگرە زیاتریش کۆتایی هات. لە ئێستادا گەلی کورد لە حاڵەتێکی گۆشەگیردایە و ڕەنگە ئەم ڕووداوانە وەک بیرەوەریەک لە فکری تاکی کووردا بمێنێتەوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە ئەمانەی دەستیاندایە پرسی ڕیفراندۆم یاریزانی باش نەبوون و نەخشەی کوردستانیان بچووک کردەوە. دەستەکی ئەمین و شارەزا لە کوردستان پەیدا ببێ دووبارە ئاسوی زۆر ڕوون هەیە لە بۆ داهاتووی کوردستان بەسەرکەوتووی. بەڵام هەتا ئەو سەرکردایەتی ئێستا مابی و کاریگەری لەسەر کوردستان مابی و 100 ساڵت کەش داوام بکە هیچ دەستکەوتێک هیچ ئومێدێکمان بەو کوردستان ناپی. سەرکردایەتی کلاسیکی کورد ئەوەی ڕێفراندۆمی کرد سوودی لەوەی وەرگرت کە دەبابی یاسا سەروەر نەبی، گەندەڵیەکی یەکجار زۆر هەبی، موئەسەسات نەبێتن، سێ دەسەڵاتەکە لێکجیان نەکرێتەوە، ڕێکەوتنەکان شەفافیت نەمی، ئەوە هەموو عاملی بەقایی ئەو بوون. ئەگەرچی کورد لە ڕابردووشدا تووشی ئەم شکستانە هاتووە، بەڵام دوای چەندین ساڵ و باجێکی قورس توانیویەتی شکستەکان هاوسەنگ بکاتەوە. بەڕای چاودێرێکی سیاسیش حیزبە باڵادەستەکان سوودیان لە کارانەبوونی دامەزراوەکان بینیوە و دەشڵێت بۆ داهاتوو پێویستە کەسانێک بێنە پێشەوە کە دەست پاک و دڵسۆز بن. ئەمریکا لەم حالەتەدا ڕوویدا و کوردستانی تووشی ئەم قەیران و نوشستیە کرد فاکتەرە زاتیەکە خۆیەتی واتە کورد و سەرکردەکانی کورد یاریزانی باش نەبوون لەم پرۆسەیەوە لە تەوقیتی باشیان هەڵ نەبژارد و مامەڵەی تەندروستیان نەکرد و خوێندنەوەیان بۆ هێزە نێودەوڵەتیەکاندا لە جێی خۆیدا نەبوو و پەیوەندیەکانیان کە تەنها پەیوەندیەکی ئابووری و ئەمنی بوو ومێدی گەورەتریان لەسەر هەڵچنی بوو کە پەیوەندی سیاسیە ئەمەش نەهاتە دی لە ئایندەشدا دەگونجێ و زۆر چاوەڕوانکراوە دەرفەتی باش بۆ کورد بڕەخسێ بەڵام دەبێت کورد یاریزانی باش بێ. پرۆشی ئەوەم نییە کامڕۆکە هەشتی شعبی و سوپای عێراقی هاتوونەتە ئەو ناوچانە هێندەی پرۆشی ئەوەمە کە دەرفەتی دردێتە گۆڕێ بەڵام سەرکردایەتی سیاسی کورد یاریزانی باش نییە. هەرێمی کوردستان لە پێش 25 نۆ وەک نیمچە دەوڵەتێک مامەڵەی دەکرد و هیچی کەمتر نەبوو لە وڵاتێکی کاریگەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام بەهۆی غروربوونی سەرکردەکان و حیساب نەکردن بۆ بەرامبەریان تووشی شکستێکی گەورە هاتن. ئەوەی لە ئێستادا زۆرینەی خەڵکی چاوەڕوانی دەکەن تەنها پێدانی موچە و باشتربوونی بژێوی ژیانیانە نەک دەوڵەت. شارەزایانیش وای بۆ دەچن ئەوانەی پێشتر نەیانتوانی لە دانووسانەکان سەرکەوتوو بن لە داهاتووشدا هیچی بەرهەمداریان لێ بەدی ناکرێت و نە عێراق و نە وڵاتانی جیهانیش گوێیان لێ ناگرن. بۆیە بە باشی دەزانن کاراکتەری نوێ بێتە مەیدان و هەڵەکانیان ڕاستکەنەوە. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.